لە تەوەری یەکەم داوەکو سەرەتا ئاماژەمان پێدا تەوەرێکی تەندروستیمان تایبەت کردووە بە منداڵان باز لە منداڵانی تازە لە دایکبوو دەکەین جۆری خۆراک و ئەو کێشا و ئەو هەڵەباوانەی کە لە منداڵاندا ڕوو دەدەن بەوە مەبەستەش میوانداری دکتۆرە نیگا شەفیقمان کردووە پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان. دکتۆرە بەیانی باش بەخێربێ. دکتۆرە بەخێراتی سپاس بۆی لەگەڵمان ئامادە. دکتۆرە قەکی جوانیشتان کردو پێشەوەی ڕێکەوتمەوەی چی لەبەرەکەی. دکتۆرە ئەمڕۆ باز لە نەخۆشیەکانی مناڵان دەکەین بە تایبەتی باز لە غازات دەکەین. دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەیت. بەڵێ غازات کێشێکی زۆر باوە بە تایبەتی لەوانەی کە مناڵی تازە لە دایک بوویان هەیە ئەتوانم بڵێم نزیکەی لە ساهشتای مناڵ ئەیبێ. یعنی خۆی کێشەکەی لەوە بڵین لە دوای دووەم هەفتەوە تقریبان زۆر سەر هەڵەیە سەرتا کە دایک باوکە مناڵیانە بێ ئەڵێن هەر خەوتۆ ناگری و ئەڵم پەلەمەکە دوای دوو هەفتەیەەوە دکتۆرە شەو تاویانی خەوم نیارەگری دوای دوو هەفتە دەست پێەکە زۆربەی مناڵی بە وردە وردە بڵین پیکەکەی لە 40 ڕۆژی و 2 مانگیا بە لەو کاتێ ئاگاتە بڵێن لوتکە کە زۆر خراپە بێ و دوای ئەوە لە 3 بۆ 4 مانگی زۆربەی مناڵ باشە بێ هەنێ مناڵ کە حاڵەتەکەی زۆر قورسە تا 6 مانگی تا دواتری ژەمێنێتەوە. دکتۆرە مناڵ ناتوانێت سکاڵای ئەو بکات بڵێ من غازاتم هەیە سکم ئێشە ڕەنگە هەر بە گریانەکە چۆن بڵێ تاکە نیشانی ئێمە کە پێ بناسیینەوە گریانەکە بێ هیچ ڕێگایەکی دیکە هەیە دایک باوک بزانن کە غازات لە منداڵەکانی بێزار کردووە. بەڵێ خۆی زۆر یعنی هەردوو لایەنەکە گرنگە ئەوەی کە زۆر قەلق نەبن یعنی خۆیان نەشێوێنن و بڵین جاچکە بێزاریەکە بە دووبارە بە نەگەتیڤ ئەشکێتەوە سەر مناڵەکە گەر من دایکێ بە مناڵەکەم غازاتێ بە زۆر قەلق بەمتەوە تورم هەبێ شەو خۆم لێ نەکەوێ مناڵەکەمەوەی تر خراپە بێ بەڵام ئەوەش کە زۆر ئێمالیش نەبن ینی ئێستا باسێکین کە حاڵاتێکە ئاسایە وکەی ئاسایی نیە ئاسایەکان بە ئاسایی وەرگن ئەگەر نیشانەیەکی ناباویشیان بینی زوو سەردانی پزیشکی پسپۆڕ بکەم بەوەی شتی خراپیان بەسەرات تێپەڕ نەبێت. بەڵێ فەرموو ئەفۆ ئەگەر ئاسایەکان ئەوە بۆ نمونە بە چی ئازانی مناڵەکە سوورە بێتەوە دەموچاوی سکی باکە ئاوسە هەستەکەی غازاتی زۆرە بای زۆر لێ ئینەبێ و بۆ نمونە دەسەکانی ئاوتونەکە قاچێنێتەوە بۆ لای سکی هەستەکەی بێتاقەتە گریانێکی زۆری هەیە ئەمان نیشانەی غازاتی ئاساین بەڵام بۆ نمونە نیشانەی ترەگەر کێش و بڵین کێشی باش نەبوو ینی وردە وەزنی دەست نەکەوتە مناڵە یان زعیفتر بوو ئەگەر ڕشانەوەی زۆر بوو ئەگەر سکچوونی هەبوو لە گەڵی زیاد لە حەد ئەگەر خوێن هەبوو لە ڕشانەوە یا سکچوونەکەی دەم و چاوی شین بۆ لە کاتی دەوری لێوی شین بۆ لە کاتی گریانەکەیە ئەمانە ئەو پێویستەکە زوو سەردانی دکتۆر. زۆر باشە دکتۆرە زیاترینە هۆکارانە چین کە دەبنە هۆی غازات لە مناڵان. بەڵێ خۆی هۆکارەکەی 100% نەزانراوە ینی لە حتا زانستی پزیشکیش نازانێت کە هۆکارەکەی چییە تا ئێستا بەڵام زیاتر بۆ وایە گەڕێنەوە کە ڕخۆڵی مناڵی تازە لە دایک بوو بە تەواوەتی گەشەی نەکردووە ینی هەم بکتریاکانی هەم ئەنزیمەکانی هەم جوڵی ڕخۆڵە خۆی بە تەواوەتی ڕێک نییە لەبەرەوە ئەم غازاتە دروستە بێ و زائیدەن لەوانی هەستیاری بە شیرە مادانە تازەیە مناڵ لە ناوسکی دایکە هیچی نەخواردو تا ڕایە بە ژینگەی دەرەوە هەستیاری بە شیر دروستەکە هەنێ حاڵەتی ترانی هەمووی لێکدانەوەی و بیرۆکەیە تا ئێستا شتێک نییە بڵێن لە ساسا هۆکاری جینا زۆر دەوریەیە خەمۆکی و دڵەڕاوکێ لە دەوروبەری زیاتریەکە جگەرە کێشان ژینگەی ناپاک و ناتەن دروست دەمانە زیاتریەکە هەمووی دەوری هەیە ینی واکە کە بڵێن ئەمە بۆ غازاتێکانی گەر باسی بکەین دکتۆرە بەڵام تۆ هەندێک نیشانەت و توت ئەمانە مەترسیە بەسەر ئەوەی کە ئەگەر لە منداڵدا دەرکەوە پێویستە ڕاستە خۆ سەردانی پزیشک بکەین هیچ هۆکارێک هەیە یاخود هۆکارێکی زانراو هەیە لە پشت ئەوەی کە منداڵ تووشی ئەو غازاتە قورسە ببێت. ئەوە نییە باسم کرد ینی هۆکارەکەی لە ساسەت نەزانراوە ئەمانە هەمووی بیرۆکەیە یعنی دانرا بۆی هەیە ئەمە بەڵام ینی مناڵ تا هەیە بڵین ئەمە شایینی و هەر غازاتیشی هەیە دوو مناڵ ئاینەن ژینگێ و ئاینەن دایک و باوکە و ینی جینات توشتیان لێ کە چێکیان غازاتەکەی زۆر قورسەیەکێک نا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر مناڵەکە خواردنەکانی تەندروست بێ حساسەتی نەبێ بە خواردن دایک و باوکەکە ئارام بن ژینگەکەی ئارام بێ خواردنەکەی تەندروست بێ دایکەکە بۆ منەکە شیری خۆیان بە مناڵەکە خواردنێکی تەندروست بخوا غازاتەکە کەمترە بێتەوە زوو ینی مناڵەکە نەجاتێ بێتەوە. دکتۆرە و منداڵی کە تووشی غازات دەبێت پێویستە دایک و باوک چۆن مامەڵەی لەگەڵدا بکەن. بەڵێ ئەمە زۆر گرنگە ئەتوان بڵم خاڵی یەکەم لە هەمووی گرنگتر خۆیان نەشڵەژێن خۆی هاتنە ژیانی مناڵێکی تازە لە دایک بوو بۆ ناو خێزانێک خۆی سترێسێکی زۆر گەورەیە ینی وا لێ کاتۆ شەو ناخەوی بەیانی لەوانە ئیشی ماڵە هەبێ جاری وایە هەر لە مەرحەلەیەکی زوو دوای مانگ و چ شەو دایکانە چنەوە سەر ئیشکردن بەیانی لەوانەیە ئیشی هەبێتەوە ئاینەشت لەبەرەوە زۆر قورسە بێ دایکەکە یعنی بە بایەخ بەخۆی با پێش هەموو شتێکە ئێسراحەت با بەخۆی ئەگەر کەسێکی هەبێ
جێگەی متمانە بێ هاوسەری بەیان دایکیان کەسێک بێ بتوانێت ڕۆژانەیەک 2 ساعتێ بۆ خۆی دانەکە ئیسراحەتی تا بکە بۆی کە مناڵ دایکەکە تەندروستی باش بوو خۆی ئیسراحەت بۆ کاتە زیاتر دەتوانێت باق بە مناڵەکە بە ئەمە خاڵێکی زۆر گەنگە حەزم کرد باسیکەمە کوتر بۆ مناڵەکە ژینگەکە ئەتوان بۆ منە لەو کاتەیە گەرە شوێنێکی ڕۆناکی دەنگە دەنگ کراوایە بیباتە شوێنێکی ئارام و تاریک و بێدەنگ ئەمە زۆر مناڵ پێهادی ئەبێتەوە شێلانی بۆ بکە شێلانی سکی هەموو گیانی بەعام شێلان و بەرکەوتنی دەستی دایکەکە بە مناڵەکە ئارامی بە مناڵەیە هۆرمۆنی ئارامی دەرەیە لە مناڵەکەیە مەساج پێکردن بزانێ گەر دایکەکە بە مەجموعی خواردن کە خوا مناڵەکە غازاتەکەی زیابێ ئەو خواردانە خۆی لێ بە دوور بگرێ تەکنیکی کەنگارۆ هەیە کە هەر لە سەرەتای لە دایک بوونەوە باسەکرێت پێست بە پێست مناڵەکە دایکەکە بکاتە باوەشی ئەمە شەر ئارامی بۆ مناڵەکە نێو زۆر غازات لە ناوبە هەنێ مناڵ هەیە بەشتی سیر ئارام بنەوەوانە بە دەنگی گسکی کارەبا دەنگی غەسالە ئەمە لە اینی شاباسکرا بەزەڵی ئەگەر لە سێفتی مناڵەکە بێ لە عەرەبانێکی تو نابێ و ئەنجاوی خەرەسەر غەسالەکە و غەسالەکەیشکانە مناڵ بۆ باشە بێ بزای مناڵەکە بەچی ئارامە بێتەوە ئەوانەی بۆ بکەی هەنێک بە پیاسی ناو سیارە باشە بێ بۆوانە ینی ئارام دکتۆر زۆر باسی ئارام بوونەوە ئەکەی ئەتوانی بڵین کە دوودڵی و هەروەها ئەو کەش و هەوایی کە لە دەروی منداڵەکەدا هەیە دیسانەوە ئەبێتە و کارێک بۆ زیادبوونی نیشانەکانی غازاتە ناڵم یەکێک لە بیرۆکە هەرە بە قوتەکانەوەی کە تێکچوونی ینی وەکو چۆن تووڕەبوون هەیە لە گەورەیە تووڕەبوونی مناڵەکەیە لەبەرەوە تۆ تا ئەو جەوی بۆ هادرێتتر کەیتەوە دایکڵۆکەکە هادرێتتر تەعاملی لەگەڵا بکە ناڵم خۆت مامەڵە بکەی لەگەڵ سترێسەکانی خۆ تا بە شێوەیەکی تەندروست خۆت دایکێکی ئارام بێ و کاتە مناڵەکەش ئارامترە بێ و غازاتەکەی کەمترە بێتە. دکتۆرە باسی لە شێلان کرا و شێلانە بۆ مناڵ چەند گرنگی هەیە و دەبێت چۆن ئەنجام بدرێت؟ بەڵێ شێلانەکە هەر ئەوەیە مناڵەکە لە شوێنێکی بڵێن گونجاوە بێت چکە ئەمە دو ئاگامان لێ بەرەو کەشوهای سەرماچین ڕەنگە ڕوودکردنەوەی مناڵ بێتەوەی زیانی ینی شوێنەکەی پلێگەرمی لەشی گونجاو بێ و شوێنەکە گونجاو بێ ڕوتەکرێتەوە توانین زەیتێکی زەیتون زەیتێکی سروشتی بەکاربێنی بە شێوەیەکی ئارام ڕخۆڵەکان بە ئەنتی کلۆکوایس واتە بە پێچوانەی سۆڕی کاتژمێرەوە گەر شێلانیان بۆ بکرێ باشترە بەڵام شێلانی هەموو لاشە بە شێوەیەکی گشتی و جۆرە جوڵەیەک هەیە کە بە قاچەکانەکرێ وەکو بایسکلین وەکو چۆنەڵە باسکیل ئەم جوڵەیەش هەر باشەوە کە غازاتەکە بێتە دەرەوە ڕێخۆڵی مناڵەکەی ئیسراحەتکە. هەندێک لە دایکان شیری خۆیانەدەن بە منداڵەکانیان هەنێکی دیکەش شیری قوتوو بەکارێنێ ئەتوانین بڵین زیاتر حاڵەتەکانی غازات لە ناو کام مناڵانە هەیەکە شیری دایکیانە خۆن یان قوتۆکە ئەتوانم بڵم قوتوو زیاترە هەرچەنە ڕێژەکە نیسبیانی هەنێک شیری دایکەکە بە شێوەیەکی جێگیر نییان یۆ کوتم بە هەنێک خواردن زیاترەکە بە شوێنێ جار باشترە ئەو کاتە دایکە خواردنێکی دیاریکراو هەیە خواردنانی کە کەسەکان خۆیان زیاتر بە قولاتەکانە پیاز و سیر و ئەمانەیە کە زۆر بەمان ڕەنگە پێی تێکچین سەوزەواتەکانە هەنێک کەس کە خۆی ئەزانێ غازاتی پێ دروستەکە مناڵەکەش بە هەمان شێوە بەڵام شیری قوتووەکە کێشەی لەوایە یعنی تۆ ناتوانانی بۆی بگۆڕی پێکاتی شیری قوتووەکە هەرەمەیە لەبەرەوە هەموو کاتێک ئەیت تێگەر حساسەتی بەیەکێک لە مادەکان هەبێت لە ناو شیرەکە ئەم غازاتە دروستەکە و کۆنتترۆلکردنی تۆزە زەحمەتە ئەو کاتە مەگەر بۆی کێ بە شیرێکی تۆبی دیاریکرا بۆ حاڵەت. دکتۆر زۆرجار منداڵێکی تازە لەدایک بوو دێتە ماڵێکەوە تان ڕەنگە و منداڵ یەکەمی و ماڵە بێت لە ژینگەیەکی جیاواز دروستە بێ لەو ماڵدا پێویستە دایکان بۆکان چۆن ماملە لەگەڵ ئەو ژینگەیەدا بکەن ئەو هەڵەباوانە چین کە نابێ بیکەن خۆی بەداخەوە تا ئێستا لە کۆمەڵگەی ئێمەیانی من خۆم کە دکتۆر بوون بەدایک شتێکی زۆر قورس بوو کە سپۆری مناڵانی بووم بەڵام هەموو جارێ ئەڵێم ینی وەرە بۆ کەسێک کە هیچ زانیارێکی نیە لەوانێت تەمەنێکی مناڵی هەبێ ئەو نیتر قورسترە بێت لەبەرەوە زۆر گرنگە پێش ئەوەی مناڵەکان پێشەوەی پلانی مناڵبوون دابنێن زۆر بخوێنەوە لەسەر گرفتەکانی مناڵبوون ینی حتاگەر کۆرس هەبێ حکوومەت توانێت شتێک دانێ لە وەکو چۆن بڵین چاودێری دایکایەتی هەیە کۆرسێکە بێ ئەو دایکانە ئەو دایک و باوکانە هەردووکیان چکە زۆرجار دایکەکە تا ڕادەیەک تێگا بەس باوکەکە هاوکارنیان بە پێچوانەوە چکە زۆر گرنگە دایک خۆی لەو کاتەیە وەکوتم سترێسێکی زۆری لەسەر چواردەورەکەشی هاوکار بن لە حاڵەتەکانی تێبگەن لە باری دەرونی تێبگەن هەوڵبن زیاتر ئارامیکەنەوە چکە تۆ خۆت هەست بە قورسیەکەی شەو نەخۆتی لەوانێ شتێکی زۆر وەسیتت لا گەورە بێ ئەگەر دەوروبەرەکەش هەڵبڵێن ئەوە چییە و وەڵا زەمان من شەش مناڵم بەخێو کردووە ئەم شتانەوەی تر بارەکە قورسترەکە کە لە مشتەمای ئێمە زۆر باوە بەڵام یعنی یەکێک بێ بڵێ لێت تێگەم بڕۆ تۆزە ئیسراحەت کە شتانە زۆر یارمەتی دەرترە بێ دایکەکەش خۆی بڵێن خۆی زیاتر هەوڵەیە کە وەزاکە بە باشتر بکە. دکتۆرە هەنەجار بۆ وەستاندنی ئەم غازاتە دایک و باوکان ئاوکەت خۆرەتا من پرسیارەکەم تاواکەم دکتۆرە هەندێک جار دایک و باوکان پەنابەنە بەر بەکارهێنانی هەندێک جۆر لە دەرمان بۆ نمونە دەچن لە دەرمانخانەکان قەترە بەکار ئەهێنن قەترە بۆ منداڵەکانیان هێنن یاخود کەسێڵێ کەسێکی زۆرجار بە تەمەنەکان ئەم قسانیان هەیە
فڵان خواردن بخەرە شیرەکەیەوە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە غازاتی کەم ببێتەوە لەسەر ئەمانە چێڵی خۆی هەمووی دەوری هەیە بە زۆر گرنگە ینی کەسەکە و شار بێ لەوەشە چونکە حتا عشا بژێنە جار باشە زۆربەی هەتوان بڵێم قەترە شتە پزیشکەکانی لە عشا بۆ دروستکراوە بەڵام بە شێوەیەکی تەندروست بیرۆکەی زۆر غەڵات هەیە لە ینی کۆنەوە هاتووە هەرچەنە خۆشبختانێسە زۆر کەمترە بۆ منە باژەڵیانە کرد بۆ مناڵ ینی بە گوێزانێکن مناڵێکی تازە لە دایک بوو کە خۆی غازاتی هەیە خۆی دنیای کێشەی هەیە مناعی زۆر نزمە هەموو سک و پشتیان بگوێزانە ڕنی یانە مار جەریمەیە بەڵام خۆشبختانێسە زۆر کەم بۆتەوە لەگەڵ ئەوەش بەکارێنانی هەنێشتی تر چوزانم ینی حەز ناکەم لەوانێ باسی بکەم بەخوا هەبۆ دایک هاتووە چۆ بۆ لای کەسێک تفی خۆی کرۆتە ناو دەمی مناڵەکە ینی ئەمە زۆر باوی شەڕەنگە ئەمانە زۆر غەڵەتە چونکە مناڵەکە خۆی بچووکە مناعی کەمە کێشەی تری هەیە تۆ نابێ بە شتی غەڵەت چارەسەری بکەی بەکارێنانی هەنێ دەرمان بەڵێ بۆ منە ڕازیانە هەمومان نەزانین کە شتێکی زۆر باشە هەتا زۆربەی لە قەترە و شتە پزیشکەکانی سوودی لێ وەرگیراوە زۆر شتی تر هەیە گیایی کە سوودی هەیە ئەگەر بە شوێکی تەندروستکەتی شارەزا بەکاری بێنێ بەڵێ ئەتوانن و دایکەکەش خۆی ئەگەر هەر وەکوتم بۆی چارەسەر نەکرا شتەکە قورستر سەردانی پزیشکی پسپۆرکانە دەرمان و قەترە لەوانەیە یارمەتی دەری بێ لەم کاتانەیە ڕێژەی غازاتەکە کەم کاتەوە. دکتۆرە هەر لە کۆنەوە هەڵەیەکی باو هەبووە منداڵی تازە لە دایک بوو کە لە دایک بووە ڕاستەخۆ هەنگویان پێداوە ئەمە تا چەند زەرورزیان بە جەستە و تەندروستی و منداڵە دەگەینە چکە ئاتەنەوەکو دەزانێت وتر کە منداڵێک لە دایک بوو کە لە دایک دەبێت خۆڵی نەکراوەتەوە ڕاستەخۆ خواردنی ئەو خۆراکە قورس نابێت لەسەر جەستەی بەڵێ خۆی هەنگوین قورس نییەوەکو خۆی هەنگوین زۆربەی یانی توان بڵم سا 75 شکری سادەیە هەروەکو چۆن شکرێکی سەرمێزە خۆی ئەوەیە بەڵام شێوەکەی سروشتیە و زایدەن کە هەنە ڤیتامین و کانزایتەیە ئەوەی کە ئێمە لە هەنگوینە لێ ترسین زۆربەی هەنگوین بە تایبەتی ئەگەر هەنگوینەکە سروشتی بێ جۆرە بەکتریایەک زۆر جاژەهرایە بێ بە جۆرە بەکتریای بۆتولیزم ئەوەی کە دەرزی بە تۆکسی لە دروستەکرا ینی بەو شێوەیە کە لەوانەیە بۆ ئەم دۆزە بۆ مناڵێکی بچووکی ساوا تووشی شەلەلی بکات تووشی بڵێن پەککەوتنی هەناسەدانی بکە کاتێک هەناسەدانی پکەکەی و مناڵە سیرەکەی جاران هەبۆ زۆر با بۆ تویانە شەوە گرتوێتی و شەوان لە ناو جێگەی خنکاو ئەمانە ینی کە هەناسەدانی تاو نەبوو مناڵەکە ترسی خوانخواسە مردن و خنکانی زۆر زیاترە بێ ئەوەیە کە ئێمە زۆر لە هەنگوی نالێ ترسین لەبەر ئەوە شوێ ماڵین هەرکە مناڵەکە لە دایک بوو باشتر لە ماوەی نیو سعاتی یەکەما شیری دایکەکە خۆی شیری پێبا لە هەموو شتێ باشترە ینی لە هیچ شتێکی تر پێویست ناکە. قۆناغێکی دیکەی مناڵ هەیە ئەمەی ئێستا باسمان کرد زیاتر ئەو مناڵانەیە گرتەوە کە چۆن بڵین شیرە خۆران بڵە بابێنە قۆناغی دوای ئەوە کە منداڵ توانێت هەندێک خواردنی دیکە بخوا هەندێک خۆراکی دیکە وەربگرێ ئەکرێت چ خۆراکێک لە تەمەنێکی دیاریکراوە کە مناڵە توانێت وەری بگرێ ئازاتی بۆ دروست بکات و کاریگەریکی نەرێنی لەسەر ڕیخۆڵی منداڵەکە دروست بکات. خۆراکەکان ئەوانەی کە باسم کرد ئەگەر غازاتەکە ئاسایی بێت دەرەجاتی هەیە بۆن منە هەنێ باقلەمەنێکە هەرچەند لە کەسێکە بۆ کەسێکی تری گۆڕیانی من تۆ ڕەنگاگەر هەردووکمان غازاتمانە بێ من بە مەجموعی خواردن تۆ بە شتێکی تریانی هەستیاری ڕیخۆڵە تایبەتمەندی هەستیاری ڕیخۆڵ لەو کەسێ ئەگۆڕێ بەڵام بە شێوەیەکی گشتی بقولاتەکان هەنێ جار باینجان ئەوانەیە کاسیر و پیازێکە هەنێ بە تون و تیژی وای لێ هەنێ بە دیاری پرۆداکت ینی بە شیر و ماست و ئەمانە زۆر وای لەیە لەبەرەوە لە کەسەکان خۆی ئەزانێ زیاتر بەچی هەیە ئەگەر دەرەجەیەکی بەسیط بێ ئەتوانێت ئەم خواردنانە تا ڕادەیە کەم بکاتەوە ئەگەر خواردنی پێویست بنیان هەر خواردی هەنێک گۆکوتم دەرمان هەیە پێشەوەی خواکەم غازات و مشکیلە و هەستیارێک کەمترە کاتەوە یان هەنێ جار بە شێوەی ئەنزایم ینی بۆ منە من ئەنزیمی لاکتەیزەوە ئەنزیمەیە کە شیر هەرسەکە ئەگەر کەم بێ کاتێکە شیرە خۆم سیرەکەی ئەو شیرە هەرز نابێ و غازات و ئەڵاوسانێکی سکی زۆرم بۆ دروستەکە ئەنزیمەکە بە شێوەی حەب هەیە ئێستا بۆ منە یان بە شێوەی قەترە ئەگەی بە مناڵەکە ئەو کاتە خۆی ئەو ئیشاکاک ئەو ئەنزایمی کە تۆک بە کشەوەیکی چکە لە خەڵکی شەرقەوسە تا زۆرە هەر عالەمیان ئەڵێن لەبەرەوە توانی ئەمە ینی ئەم ئەنزیمە وەرگری بە شێوەی حەب یا خواردنەکە نەخۆی یان هەنێ هێمنکەرەوەی تری ڕێخۆڵە بەکارێنی ئەمانە چارەسەرن ئەگەر ڕێژەکەی قورستر بۆ هەنێک کەسەیە یعنی ڕێخۆڵی بە درێژایی ڕۆژەکە هەستیارە پەیوەندی تەنانە بە خواردنی شەوانیە ئەمانە چێتە حاڵەتی پزیشکی و پێویست بە چارەسەرەکە لە حاڵەتی زۆر قورستریش هەیە ئەوانە ڕەنگە هەتا چارەسەری پزیشکیش قورس بێ بۆی کە ئەبێ بۆ منە ئەگەر کاڵمێڵ پرۆتین ئەلەرجیمانەوەی کە بە حساسیتیان بە شیری پرۆتینی ناو شیری مانگا هەیە ئەمانە ئەبێ هەر شیر نەخۆن ینی بە شێوەیەکی گشتی حتا ئەو شتانی کە لە شیر و هەنێ جارێک ئەچێتە بۆ گۆشت و هێلکە و شتەکانی تریژ ناتوان بخۆن لەبەرەو پرۆتینی کەتیایەتی ئەبێ بەدیلی ئەوەی بۆ بدۆزیتەوە نابێ بەری بکە.
زۆر چاکە دکتۆر وا دەزانین وردە وردە لە وەرزی سەرماوسۆڵە نزیک دەبینەوە جۆری ئەو خۆراکەی کە دەدرێ بناڵ تا چەند گرنگە خۆراکی باش پێ بدرێ بۆی بەرگری جەستەی بەهێز بێت و دوور بێت لە پەتاوەرزی و نەخۆشیەکانی دیکە. زۆر پرسیارێکی باش بوو چکە ئێستا سێ چوار سەبەبان هەیە بۆی کایتر نەخۆشیە ڤایرۆسەکان زۆر زیاتکە یەکەم دەستپێکردنەوەی مەکتەب و تێکەڵبوونی مناڵەکانە هاتنی وەرزی سەرمایە ئەبێ زۆر دایکبووەکان وریابن لەوەی یێژەمەکانیان تەندروست بێکەیەن بە مناڵەکانیان و میوە و سەوزە زۆر بڵین تەرکیزی بخرێتە سەر بە تایبەتی سەوزەمەنیەکان و حتا چارەسات ئەمانە شتی زۆر بەسووتن بەداخەوە یانی هەنێ جار ینی ئەگەر مەکتەب هەنێ لە مەکتەبەکان کە خۆژەمە خواردنێن بە مناڵ زۆر باشە گەر لەژێر چاودێریکی باشا بێ و بتوان خواردنی تەندروست بن بە مناڵەکان هەنێکی ترکە ژەمە خواردنی نیەجاریوەکە مناڵەکە هەڵە سەفرێنانی بەیانی ناکەوێت یان سێرێکا لە وڵات چایکی ڕووتی خواردێتەوە بە تۆزێنانەوە ئەمە هەر نەی خوالەوانێ باشتر بێ چکە چازەرری هەیە بۆ مناڵە و تەمەنێ ئەگەر بتوانانی کوپێ شیر دووسێ دنگ میوەی تێکەی یان مجموعە چەرەسات پەنیر و ماست و ئەمانە بدرێ بە مناڵ زۆر باشە. سەوزەکان خیار و تەماتە زەیتون کە زۆر جار مناڵ حەزی لێ تیشتی زۆر باشی تیا بۆ مشکی مناڵ حتا چەرەساتەکان و گوێز و بادەم ئەمانە جۆرە ڕۆن و چۆرێکی تایە کە بۆ زیرەکی مناڵ تەرکیزی مناڵ ئاسنی تایەکە مناڵەکان ینی لە مەکتەب بڵین ئەتەنشن یعنی تەرکیزیان بەهێزەکات وان زیاتر گویان لە دوانەکانیان بێ چ جایەوەی تو خواردنێکی نەیتە لە مەکتەب جاوێ ئەڵە وڵا پارەم ماوە تێ پارەکەیا بە جبس و ساردی و نەستە لەو کە هەمووی شەکرا وزەیەکی زۆریا بە مناڵەکە کە لەوانەیە ژوڵەیەکی ناتەبیعی هەبێ تەرکیزی کەمەکاتەوە و دوای ئەوەش دوای هەمووی نی ساعاتێک کەستەکەی هەز بە بێتاقەتێکە و لاشەی داوای شەکری زیاترەکە لەبەرەوە چۆنیتی ڕێخستنی ژەمەکان بە شێوەیەکی گشتی زۆر گرنگە ئاو خواردنەوە مناڵەکان تەشجیع بکرێن بۆی ئاو بخورێتەوە دەبە ئاویان بدرێتێ بۆ خوێندنگە و زوو بیریان بخرێتەوە کە ئاوەکانیان بخۆنەوە وەرزش و جوڵیان تەندروست بێ زوو بخەون شەوان چکە خەوتنیش خۆی زۆر سەرەکیە بۆی کە سیستەمی بەرگری مرۆڤ ڕێکخاتەوە ئەو خواردانەی کەی خۆن بە هەڵبژاردەیەکی تەندروست بێ. دەست خۆش بە دکتۆرگیان پێم خۆشە زیاتر لەسەر غازاتی منداڵانەکان بڕۆین چەند پرسیارێکی دیکەماوە لەسەر ئەو بابەتە دکتۆرە لە چ قۆناغێکدا دایک و باوک پێویستە منداڵەکانیان بەرن بۆ لای پزیشک چونکە هەندێک جار دەوترێت کە غازاتە هەموو منداڵەکەیەتی چەند ڕێگایەکی چارەسەری جیاوازەک نەبەر بەڵام ئەوە پرسیارەکە لێرە ئەوەیە کە هیچ کاتێکەیە پێویستە منداڵەکە ببرێتە لای پزیشک بۆ هۆکاری ئەوەی کە غازاتەکەی زۆرە یاخۆ نیشانەکانی زۆرن زۆر باشە خۆی مناڵی تازە لەدایک بوو ئێمە ئەڵێن هەر لە لەدایک بوونی دوای 72 ساعت هەفتەی یەکەم دوایەوەش 2 هەفتە جارێ و دوایەوە بێ بە مانگانە پزیشکی پسپۆر ببینێ یعنی تۆ نەک مناڵەکەت پزیشکی پسپۆر نەیبینێت تا و کاتێکە هەستەکەی حاڵەتێکی تەندروستی زۆر قورسی هەیە شتەکانی هەمووی تێکەڵ بۆ بەیەکان جاوی بێتە لای پزیشکی پسپۆر لەبەرەوە گەر هەر سەرتاکانی تەمەنەوە مناڵە بێ زوو چێک بکرێ غازاتیش ئەگەر تۆ چێکی پەکەی بۆ بکەی بیبێتە لای پزیشکی پسپۆر غازاتەکەش لەگەڵ ئەوەیە پزیشکەکە توانێت دڵنیایی باتێیان ئەگەر نیشانێکی مەترسیداری بینی ئەتوانێت پێت بڵێتەوە کە ئەمە پێویستەکە زیاتر زووتر ئەوەم بۆ بکەی سەردانم بکەیتەوە یان مەجموعە فحوسات پێویستە کابیکەی ئەگینەوە کوتر کە دایکبووەکان خۆیان بزان ئەو نیشانانە بوو کە باسم کرد ئەگەر زیاد لە حەد مناڵەکەیان ناجێگیر بۆ ڕشانە و سکچوونی لەگەڵا بوو خوێن لە ڕشانەوە کیا هەبوو کێشی بە شێوەی پێویست زیایی نەکرد سیرەکەی مناڵە کاستەکەی وشکبوونەوەی هەیە بڵێن مەڵاشوی چەقیوە چاوی چۆ بە قوڵە ینی نیشانەکان بە عام هەستەکەی بیزکردن و پیسایی بە شێوەیەکی باش نییە شیر خواردنی باش نییە لێوی دەوروبەری لێوی یان دەموچاویشی نەبێتەوە لە کاتی گریان و غازاتەکە ئەمانە پێویستە زوو سەردانی پزیشک بکەن. زۆر باشە دکتۆرە وەکو ئاماژە و پێدا زۆر جار دایکان و باوکان پەنا دەبەنە بەر چارەسەری ناپێویست بۆ منداڵان دەمەوێت بە ڕوونتر باس لەو چارەسەران بکەی چەند زەرەر و زیان بە جەستەی و مناڵە دەگەێنێت بۆ نمونە با بڵین باژەڵە و مشتەقاتەکانی با هەمووی یعنی ئەتوان بڵێم ئێستا بۆ نمونە گەر باسی باژەڵە بکەین بە شێوەیەکی تایبەتی مناڵی خۆی بەرگری تەواو نییە خۆی ئازارێکی زۆری ڕخۆڵی هەیە ینی من هەموو جارەڵە مەڵام گەر دایک و باوکان بەسیترین شت یعنی گوێ لە هیچ کەس نەگرن تەنهاوی خۆیان بخەنە جێگەی ئەو مناڵە خۆت ئەگەر ئازارێکی ناوسکە هەبێت و ناڕەحەت بیت و منعەت لاواز بێ لەو کاتە شابێن بە گوێزانێک سک و پشت بڕنن یعنی هەستە چییە بێ یعنی مردن هەڵبژێری بە پێ ئەوانجا تو خۆت بەدەستی خۆ دووا لە مناڵەکەت کێ ئەمە بەجددی کارەساتە و بێ لەوە کە ئەم گوێزانە حتا گەر پاکیش بێت چکە لاشەی مناڵەکە کا بە برین و برینەکە خۆی بەرگری پێ نەگەشتووە لەبەرەوە زۆر تووشی ینی چۆنەڵە ئیلتیهاباتی بەکتریای ڤایرۆسی زۆر بە قەوەتێکا کە ڕەنگە گورچیلەکانی لەیش بۆسێنێ تووشی گەشتکەیەکە تووشێنەوە ئاشکال شتی تریەکە کە بەهۆی
ئەم بەکتریا ڤایرۆسەوە تووشێ بێ و ئەوەی کە وتم یعنی شتی ناتەن دروست خواردنی پیس بە دەست و پەنجیانەی گرنەوەیان لە مڵاشوی مناڵەکەیان تفی خۆی زۆر جاریان شتی تر کە هەمووی مناڵەکە تووشی خۆی چکە مناڵەکە لەو کاتیا پێویستی بە باەخ و پاکوتەمیزی و شتی باشترە تەندروسترە نەک تۆ لەسەر ئەرکەکی خۆی ئەرکێکی تریش بۆ لاشەی زیاکەی ئەمانە هەمووی زەرەر بە مناڵەکەگەنی بەڵام تر دەرەجەکەی کەوتووەگەر زۆر خراپ بە ئێمە زۆر حاڵەتە بینی بەداخەوە کە ڕەنگە گەشت بێتەوەی مناڵەکە مردووە یان وەکوتم گورچی لەبار ینی لە ئیش وەستاوە زەرری زۆر زیانی گەوری لە مناڵەکەیەوە هەنێ حاڵەتی ئاسانترە لەوانێت تووشی چۆنشانەوەیکێ کات و چەند ڕۆژێک لە نەخۆشخانە داغڵە بێ و دوای باشە بێتەوە لە بەرەوەگەر باشترە ئەم شتانە نەکرێ ئەگەر کراژ لەژێر چاودێری پزیشک و کەسی پسپۆڕە زۆرجا ئاوی گەرم یاخود پارچەپەڕەوەکی گەرم ئەخرێتە سەر سکی مناڵەکە یان مناڵەکە بەدەما دائەنێن یان هەنێ جار پستانێک ئەخەنە سەر سکی مناڵەکە بۆ ئەوەی چۆن بڵێ بە کوردێکی خۆمانەڵی غازادەکەی دەرچێت ئەمانە دروستن تا ڕادەیەک بڵێ ئەگەر بۆ مناگەر ئەوەی کە باسی کرد پەڕۆکە بەزە بێ زۆر زۆریا بین خاولێکە ئەو نەگەرم نەبێ مناڵەکە چکە پێستی زۆر ناسکە تا 30-40 دەرەجە ئاساییە یان لەوە زیاتر نەبێ هەز بە گەرمێکی بکی بە شێوەیەکە یا لە دەستی خۆت ئەیخیتە سەرسکی مناڵەکە پستان خستنە سەرەکە بە شێوەی مەساج و بە هێواشی نابێ زەختی زۆر بەقەوەت بکرێت چکە مناڵەکە بوونەوەرێکی ناسکە خستنە سەردەم بەڵەیەکێکە لەو تەکنیکانی کە زۆر باشە لەگەڵ خستنە سەردەمەکە یاگەر مەساجیان بە شێوەیەکی هێواش بکێشرێ بە پشتی مناڵەکە ئەوەش هەر یارمەتی دەرە بۆ دەرچوونی غازاتەکە خستنە سەردەمەکە و بە شانەیانەکە بە تایبەتی دوای شیردان یعنی کە شیرەی بە مناڵەکە وەکو خۆمان لە کوردیاڵێن قورقێنی پێبەرەوەگەر مناڵەکە غازاتەکە لە شێوەی دوای ئەوە ینی بە شێوەی قورقێنە دەری بکە ڕەنگە ئاسانتر بێونە بێ بە غازاتی ناوسک بۆی لەبەرەوەی کێکە لە تەکنیکە باشەکان و ئێستش هەنێ مەمە داهاتووە ینی مەمە هەیە بڵین لە بازار کە مناڵەکە شیرەخوا خۆی سلیکۆنەکەی بڵین ئەگوشتێ بەو شێوەی کە ڕێگەنایە غاز لەگەڵ مناڵەکە بچێتە ینی لەگەڵ شیرەکە بچێتە ناوسکی مناڵەکەەوە چکە زۆربەی دروستبوونی غازاتی زۆرێکێک لە بڵین هۆکارەکانی کە ڕەنگە باسمان نەکرد بێ قودانی بڕێکی زۆرە لە هەوا لە کاتی شیر پێدانی مناڵەکە هەنێجا دایک باوکەکە نازانێت شێوەی گرتنی مەمەکە ئەگەر حەزم کرد بە شتێک ڕوونی بکەمەوە بۆ منام پارچەوەڕقەیە گەر ئەمە مەمەکە بێ زۆر دایک باوکەکە مناڵەکە خەوتووە مەمەکەش ئاوا سیرەکەی لایەکی تیتی مەمەکە هەوای تایە لایەکی شیرەکەی تایە ئەمە غەڵەتە چکە لەگەڵ هەموو هەمژینی شیرێکە هەواکە زیاترەچێ لەبەرەوە پێویستە مەمەکە ئاوایی بێ و سەری مناڵەکە بەرز بێ هەموو دەمی مەمەکە پڕ بێ لە شیر یانی لەو کاتەیە کە مناڵەکە شیرەکە هەڵەمژرێ بۆی تەنها شیر بچێتە ناوسکەوە و غازات نەچێتە ناوسکەوە ئەو جۆرە مەمە تایبەتانش بەکاربێنرێ لەو مناڵانەی زۆر هەستیان ڕەنگە سوودێکی باشیان پێ بکەێنێ دوای ئەوەش غازاتەکە گەر بکرێتە دەرەوە بە شێوەی قورقێنەوەین هەم شتێکی باشە. زۆر باشە دکتۆرە ئاماژە بە گەشتکەیە کامەش دیارێکەکە لە نەخۆشی باوەکانی مناڵان و زۆر لە مناڵان تووشێ بنەوە زۆرجار لە داینگەکاندا منداڵ تووشی گەشتکە بێ لەم حاڵەتدا دایک و باو یاخودە و دادەیکە لە داینگەی پێویستە چۆن مامەڵە لەگەڵ منداڵدا بکە بەڵێ خۆی گەشتکە هەموو گەشتکەیەکە یەکەم جارێتی پێویستە پزیشکی پسپۆڕ ببینە ئەو گەشتکانەی کە خۆی جۆرمان هەیە گەشتەکان ئەگەر گەشتەیە کە دڵنیا کرایەوە دایک وڵکەکە کامە گەشتێکی زۆر ئاسایەیە بۆ نوێ گەشتەی تامان هەیە گەشتێکە کە لەوانەیە هیچ زیانێکی لاوەکی لەسەر مناڵەکە بەجێنەیەڵێ تەنها لە ماوەی بۆ نوێ 6 مانگی بۆ 6 ساڵی ڕۆیە لەو کاتانی کە مناڵەکە تایپەرزەکەواتە گرنگترین شت دەوەیە کە هۆکارەکەی کە تابەرزیەکەی نێڵی مناڵەکە تایبەرز بێتەوە هەموو جارە بۆ دایک وڵکاناڵین با بەردەوام شروع بوو دەرمانی تاتان هەبێ لە ماڵەوە هەر کاتێ هەستی کرد کە مناڵەکە تای هەیە بە ئیلتیهابێکی ڤایرۆسی هاشتێک پێویست بە شڵەژان ناکاتە ناوێ بە کەمادات پێش هەموو شتێ ئاوی زۆری بەرێ و فێنکی کەرەوە دەسوقاچ و دەم و چاوی و ئەگەر بمانە کۆنتترۆل نەبوو توانی دەرمانی تا بەکاربێنی بە زووترین کات بۆی نەگاتە و دەرەجەی کە گەشتەکەی تا دروستکە ئەگەر ڕووی یا گەشتەکە تەناوەی ئارام بن مناڵەکە بخەنە سەر لا چکە ئەگەر بە پشتا کەوتوێ ڕەنگە هەر تفولیک و زمانی خۆی بچێتە بەر قورگی و خنکانی بۆ دروستکە یان بێتەوە ئیلتیهابی سیەکانی لەبەرەوە بخرێتە سەر لابۆی ئەو لیک و دەردراوی ناو دەمی بێتە دەرەوە و هیچ شتێکی تر نەدەست بخرێتە دەمینە شت بخرێتە دەمینە شت بدرێ بە سەریاوە کۆی کە بوا بوو جارانشتی ڕەشەوانە هیچ شتێ پێویست ناکاتەن هاوی کە بخرێتە سەر لاو لە مەترسی دوورکەوێتەوە لەوانەیە بۆ منە زستانە ئاگامان لێ بێ هی تەروشت دانرابێ یان لە شوێنێکی بەرزابێت لە قەراق قادرمە شتا ئەگەداربی نەکەوێتە خوارەوە لە قەراق ئاوشتانە بێ تەنها لە شوێنی مەترسی دووری خیتەوە و بخرێتە سەر لاو کاتێکی ئارام شوێنێکی ڕیکەڤەری پۆزیشن ئەگەر ڕەنگە ئەوەی کە ئەخرێتە سەر لاو قاچێنرێتە پێشەوە دەستی خرێتە ژێر سەری خۆی ئەوە بڵین باشترین شێوەیە بۆ مناڵ کە بەکاربێنرێ و تا مناڵەکە خۆی گشتەکەی تەواو بێ و کاتێکی ئارام و دوایەوە باشە بێت.
دکتۆرە لەگەڵ ئێمە دای بە دەرفەت ێزانم ئەم پرسیارە بکەم تا چەنە پێویستە دایک و باوکان کوتانی مناڵ پشتگوێن نەخەن و تا چەنە گرینگە کوتان بۆ منداڵ ئەنجام بدرێت. بەڵێ زۆر پێویستە خۆی کوتان یانی ئەگەر ئێمە بڵێم حتا ڕەتکردنەوەی کوتان شتێکی ئاساییە من زۆر جار تەنانەت ئێمە وەکو پسپۆری تەندروستی کە دایک و باوکێک زۆر بە قورسی وەرەگری ئەمە یانی دیاردەیەکە لە هەموو دنیا هەیە بەڵام ئێمە بێ چۆنەڵی سوورە ینی ڕسمە گەورەکە وەرگین چکە کوتان ئەگەر بە ڕێژەیەکی باش بێتە خوارەوە و کاتە نەخۆشیەکان زیاکە زۆر دایک و باوکەی ئەڵێ باشە من فلان کەس مناڵەکەی کوتانیشی بۆ نەکردو هیچ ڕووی ناوە تا ڕادێک ئەمە وایە بەس لەبەرەوەی زۆربەی زۆری مشتەما کۆمەلگا ئەم کوتانەی کردووە تا ڕێژەکە کەم بێت تا یعنی تا لە نەوەدەکانی شابێ هۆشتاکانیش دەتوانم بڵێم شتەکە لە ژێر کۆنتترۆڵە بەڵام بەبوونەی کۆرۆناوە بە تایبەتی لەم 2 ساڵی پێشوە زۆر مناڵ هەیە کە کوتانەکانیان لە کیس چووە لەبەرەوەی بنکەکان نەبوون بە شێوەیەکی منەظەم نەبوو هات و چۆت ڕێگە پێدراو نەبوو زۆر گرنگە کوتانەکانیان بە شێوەیەکی سکێجۆڵ و ڕێکوپێک بۆ مناڵ بکەن مناڵ پێشەوەی بچێتە قوتابخانە لە تەمەنی 4 بۆ 6 ساڵیە کە بوستەردۆزی هەیە واتە دووبارەکردنەوەی کوتانەکە بوستەرەکانیان بۆ بکەن کە خۆشبختانە هەستەکەم ئێستا لیانە پرسن زۆربیان کە فۆرمی داغبوونیان بۆ پڕەکەنەوە لە ڕۆزە و ئەوانە پێیانەڵەن کە کوتانەکانی بۆ کراوە کوتانەکانیان لە کاتی خۆیان بۆ بکەن و یعنی ئەگەر تا ڕادێک ببوونی نەخۆشیێکە بۆنی شتێکەوە نەکرێ قەینا بەڵام ئەگەر بتوانێت زۆربەی زۆری دایک و باوکان کوتانەکە بکەم بۆ تەندروستی کۆمەلگا بە شوێکی گشتی زۆر زەڕۆرە و کوتانێکی تریش کە حەزم کرد باسی کەم ئەگەر بەردەست بێ لە کۆمەلگەی ئێمە هەرچەنە بەداخەوە زۆر جار منە بیستم لە مانگی 12 کە خەریکە وەرزی پەتا و ڤایرۆسی بەرەو کەمیە ڕوا کوتانەکەگا کوتانی ئینفلۆنزای ساڵانەیە ئەگەر هەبێ بە تایبەتی بۆ مناڵانەی کە کێشەی تەندروستی سیەکانیان هەیە کێشەی تەندروستی دڵیان هەیە لە چ تەمەنێکی شۆ پێمان بڵێ هەر لە شەژمانیەوە توانێ بیکە ئینفلۆنزای ساڵانە لەوانەی کە ڕەبووە و نەخۆشی درێژخایانی سیەکان و دڵیان هەیە و هەنێ نەخۆشی داڵۆزینی تر یعنی مشکلی تر کە باشترە ساڵانە پێشەوەی بڵێن بچێتە مەکتەب و زۆر تووشی ئینفلۆنزا هەڵامەت بێ کوتانەی بۆکەی لە مانگی 90 کە ئێستا کاتێتی بۆیان نەکرێ ڕێژەی توشبوونیان بە پەتاوەرزیەکان کەمترە بێتەوە. دکتۆرە هەر لەسەر مەسلەی کوتان باز لە ڤاکسینی کۆرۆنا بکەین ئایا منداڵی خوار 5 ساڵ دەتوانێت کوتانە بەکار خوار 12 ساڵیش باش نییە خۆی هینی عالمێکە لەسەر 12 ساڵەوە ئێمە بۆ مناڵێکی پێش 5 ساڵ تەنها خۆپارێزیەوە گەر نیشانەکانی دیا دەرکەوت چارەسەرە. دکتۆرە نیگا شەفیق پسپۆری نەخۆشیەکانی مناڵان سپاس کەلم تۆری بین باشکردستان لەگەڵماندا سپاس بۆی لەگەڵمان بووی دکتۆرەگیان زۆر سپاس بۆ تۆ. خۆشەویستان وتانی گوێردەگرین و لەگەڵتان بەردەوام دەبین.